زۆرێک لە ئێمە وا ئەزانین دەوڵەمەندی هەر پارەیە، وا ئەزانین نیعمەت هەر پارەیە، بەختەوەری هەر پارەیە. مع العلم نازانین شتانێک هەیە زۆر لە پارە بەنرخترن لە گیانی ئینسانە. ئێستا بۆ نمونە من ئەگەر بە یەکێکتان بڵێم قەزدم قیمەتی شتەکان وەکو خۆی بزانن، بۆ نمونە کەسمان قیمەتی چاومان نازانین 16 ساعت 15 ساعت دانچین لەبان مۆبایل واکەین نازانین ئەوە بەرە چاومان زەعیفەکە یا گوێمان زەعیفەکە و نەسیحەتیشمان ئەکرێ پێی نازانین. بەڵام ئیسە بە یەکێکتان بڵێم یەک چاوم بدەنێ 100,000 دلارت پێ ئەدەم یەک چاوت دەرکەین کەستان ڕازی نابێت. یەک پارچە لە لوتت ببڕە ئەوە پارەت پێ ئەدرێ کەس ڕازی نابێت، بەڵام قیمەتیشی نازانین. زۆرێک لە ئێمە قیمەتی نازانین، وەکو خۆی بەکاری نایەنین. سیحەت لەش ساغی بۆ نمونە پاشایەک هەبوو، ئەم پاشایە هەموو جۆرە خواردنێکیان هاوردە بەردەسی نەیەتوانی بیخوا، شەهیەتی بۆی نەئەچوو. لە پەنجەرەی قەسرەکەیەوە تەماشای کرد کابرایەکی باخەوان لە کاتی ئیسراحەتە لەگەڵ خۆیان کیسەیەکی هێناوە و نانی جۆی تایە و لەگەڵ حەنی ئاواشتی هاکەزایی بەسیتە ئەیخوا حتا ئەم تیکەکە ئەخاتە دەمی تیکەیەتر حازر ئەکا، یعنی بە هەڵپەوە خەریکی خواردنەکەیە. وتی خۆزگایە من بمتوانایە وەکو ئەوە نانم بخواردایە ئاوا بۆ باخەوانێک بواە، بەس بمتوانایە وەک ئەو نانم بخواردە. بۆیە خۆشەویستەکانم بە قەدری شتەکانمان بزانین. کابرایەک لە سەحرایەکە گیرەکە ئەکەوێتە بیابانێک، هەم ئاوی لێ ئەبڕێ و هەم خواردن، بەتەمای ئەوەیە کە بمرێ. هەندی ڕێیەکە ئەو پڕیت توانای تیان نامێنێت، تەماشاکە گۆمێک ئاو هەیە بەپەلا خۆی ئەگەێنێ و لێ خواتەوە و تەماشاکە کیسەیەکیش دانراوە بەجێ ماوە لە بزان لە کێت بەجێ ماوە، هەڵپەی کیسەکە ئەدا بەو ئومێدەی بەشک و پارچە نانێکی تیابێ، کاتێک کیسەکە ئەکاتەوە ئەوە نەیترە بێ ئومێدە بێ، چونکە پڕی ئاڵتونە. چی لەگەڵ ئاڵتونە؟ یعنی تەماشاکە خۆشەویستەکانم هەموو شتێک پارە نییە. پارە لە کاتی خۆیان باشە، لە شوێنی خۆیان قیمەتی وەکو خۆی تەماشا بکەیت. و هەروەها شتەکانی تر حتا بۆ نمونە ئەگەڕنەوە کابرایەک هەیە ڕۆتشیلدی پێڵێن، کابرایەکی جوولەکە بووە ساڵەکانی 1944 لەدایک بووە. ئەم کابرایە دەوڵەمەندترین کەسی زمانی خۆی بووە. بەس بڕۆن بگەڕێن بزان چۆن مردووە ئەم زەلامە. ئەی قسەکەی سەیرە چیرۆکەکەی. ئەم کابرایە قەسرێک دروستەکە لە شوێنێکە ژێرزەمینێکی گەورەی بۆ ئەکاو، یعنی ئەی ڕازێنێتەوە بە ئەو پەڕی ڕازاندنەوەی ئەو کاتە هەموو جارێ نان و هەفتەی جارێک ئەچێتە ناو ئەوە کەس پێی نازانێت. طبعا شوێنەکەی تایبەتە تا مناڵەکانیشی ژنەکەیشی پێی نازانێت. شوێنێکی تایبەتە هەفتانە بۆ ئەوەی نانێکی خۆش بخوا ڕاتە ئەوێ. ئەمیش کلیلێکی لە دەرەوە ئەیکاتەوە لە ناوە هەر بەو کلیلاکرێتەوە. ڕۆژێکیان طبعا کەس پێی نازانێت چێتە ئەوێ لەوێ نانێکی خۆشەخوا لەگەڵ ئەو هەموو ئەڵماس و ئاڵتون و مەجەوهراتەکە هەیە. جارێکیان ئەچێتە ژوورەوە لە بیرێ چێ کلیلەکە بکاتەوە، دەرگاکە داخری. دوای ئەوەی تێرەخوا ئەمانە وا ئەکا تەماشاکە کلیل نییە. چەندی هاوارەکە ئەمانە کەس پێی نازانێت ئەمرێ. دوای مدەتێک وەرەسەکەی دابەشەکەن، ماڵەکەی دابەشەکەن، بەر یەکێ لە کوڕەکانێکەوێ ئەو قەسرە. دوای ئەوە ئەوێ بیر ڕۆخێنێ و شتێکی تر بکات لە شوێنەکەی، تەماشاکە لە ژێرەوە مەشتی تری تایە ئەگەر ڕێن تەماشاکە بەس ئێسقانەکانی ما. و وەرەقەیەکی نووسیە لە پاڵ خۆیان نووسێتی دەوڵەمەندترین کەس لە جیهانە لە برسا مرد، پێشەوەی بمرێ ئاخر قسە خۆی نووسێتی دەوڵەمەندترین کەس لە جیهانە بە برسێتی مرد. جا لەبەرەوە خۆشەویستەکانم ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لە خۆی بێ، بزانێت قیمەتی شتەکان وەکو خۆی. هەموو شتێ پارە نییە، سیحات لەش ساغی ئەمانە هەمووی زۆر زۆر گرنگن.